بەهۆی یەکلای نەکردنەوەی سکاڵاکان و هەبوونی هەڵەیەکی زۆر لە فۆرمی ئەنجامەکان کە لەلایەن کارمەندانی کۆمیسیۆن لە بنکە لاوەچیەکان پڕکراوەتەوە، کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی تا 10 ڕۆژی دیکەش ناتوانێت ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ڕابگەێنێت. ئێمە ئەنجامی بەرایمان ڕاگەیان، بەڵام بۆ ئەنجامی کۆتایی بەڕاستی هەموو هەوڵ و جهودێکمان ئەوەیە کە لە نزیکترین کاتدا نەتایجی کۆتاییش ڕابگەێنین، بەڵام بەڕاستی لە دەسەڵاتی ئێمەدا نییە لەبەرەوەی کە بەشێکی زۆر لە فۆرمانی کە هاتۆ بەداخەوە هەڵەوکەم و کوڕی زۆری تێدایە. من قەناعەتم لە 100 فۆرم کە گەڕاوەوە نزیکەی 90 فۆرمیان گرفتی تێدایە و هەڵی تێدایە و ئەو سیستەمی کە دروست کراوە لە خوار لە داتا سنتەر بە هیچ شوێک وا بەرمەجە کراوە کە هەڵە قبوڵ ناکات و سافەکانی ئێمە تەنانەت کردومانە بە دوو ساف، ینی بە دوو شەفت ڕۆژانە کار دەکەن بەس بۆی کە فریاکەین، بەڵام لەبەری هەڵەکان زۆرن و بەشێکی زۆر ئەو هەڵانە لەو هاتووە کە ڕاهێنانی پێویست بە کارمەندان نەکرا بەداخەوە بە پێی پێشبینی ئێمە نزیکی هەفتەیەکی تر بۆ 10 ڕۆژمان پێویستە بۆی کە سەرجەم ئەو داتانە داخل بکرێ وەربینی بکرێ و پاشانی سەرجەم سکاڵەکان تاو بکرێت. قەناعەتی من وایە و ئەوەی کە پێشبینی دەکەم لای ئێمە 3 بۆ 4 کورسی پەرلەمانی بتوانین گۆڕانکاری لە زەنگی سەختەکاریدا بکەین. تەواوی ئەو سکاڵایانەی کە لەلایەن لایەنە سیاسەکانەوە دراوەتە کۆمیسیۆن 779 سکاڵایە کە لەلایەن لێژنەی چاودێری سکاڵەکانی کۆمیسیۆنەوە بەم شێوەیە پۆلین کراوە. 348 سکاڵایان زەردە، 270 سەوزە و 61 سکاڵاش سوورە، بەڵام تا ئێستا یەکلایی نەکراونەتەوە. بۆی ئەمەش کاریگەری دەبێت لەسەر درەنگ ڕاگەاندنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. سکاڵەکان پۆلێن کران، دوو لێژنە پێکێنرایە، لێژنەیەک لە بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارانن کە شارەزان هەم لە یاسا هەمیش بە خۆیان یاسایان تەواو کردووە، لێژنیەکی لاوەکیشیان لەگەڵا ئەوەش کار لەسەر دەکەن، پۆلێنەکانیش تەواو بووینە، باسی احتیمالیات دەکەین لەبەر ئەوەی سکاڵەکان لێکلا نەکرێتەوە کەس ناتوانێت بڵێت چی ڕوودەدا، لەبەرەوەکەی نووساندنی دەنجی هاوڵاتی شتێکی ئاسان نییە. ئەو سکاڵێنە کە یەکلا دەکرێتەوە دەبینێتەوە سەر تحقیق کە لەژنەی تحقیق تەواو بوو، ئەو کاتە بڕیار دەدرێ ئەو قردێ لە سۆرانە یاخود ئەو سکاڵانە ئیعادە دەکرێتەوە یاخود دەسوێنرێت. کۆمیسیۆن لە ئێستادا کەوتۆتە ژێر فشاری لایەنە سیاسیەکان و نەتەوەیە گرتوەکان بۆ ئەوەی بە زووترین کات ئەنجامی کۆتایی ڕابگەێنێت، بەڵام کۆمیسیۆن ناوێت بەهۆی پەلەکردن تووشی هەڵە بێت، دەیەوێت پاش وردبینی و دڵنیایی اینجا ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕابگەێنێت بۆ ئەوەی نەکەوێتە بەر تانە و ڕەخنەی لایەنە سیاسیەکانی بەشدار لە هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.